بارابتر زوستانات این وقت خون نسبت نوکیجی که دنیا گرم عالم نشد تشتی گرم وقت بارابتر زوستانا طلبی سر هی. اوجی ما نوع چیزی بهش قهوه دهتاما کردی ما چیزی که تعال نیت بخورن هنده نوع بارات آنات که نتیتا که تعال نیاتی نیت بخورن شکریت کنه بخورن. گله جورت قهوه الویره تنها قهوه دو جورت برازیلی کلمبی جدار قهوه نه بس هم ویر خلطه شد گن هم که این خلطه من نزدیک 20 جورن قهوه میتن خالق تستاش هم دینه چیه تهتا محل ما هم تستا کی دینه کتون کتا قهوه بالاشه تستا تونتیانه ئێمە هەڵمەتی وشارکردنەوەی هاوڵاتیان ڕائگەینین ڕاگەاندنی وشارکردنەوەی هاوڵاتیان کە بتوانین لە ڕێگەی ئەو هەڵمەتەدا زیاترین نامیلکە بڵاو بکەینەوە بتوانین ئەو وشیاریەی کە پێویستە بە هاوڵاتیان بدرێتن لە هەڵمەتی دەرگا بە دەرگا لە هەڵمەتەکانی با بڵێن گشتی بتوانین ئەو زانیاریانە پێشکەش بە هاوڵاتیان بکەین. ئەو شوێنانەی سەر بە بەڕێوەبەراتی تەندروستی سۆرانە لە هەموو شوێنەکانی تر وەکو خەلیفان و ڕەواندز و سیدەکان بەردەوام بین لەم چاڵاوچانە ئەویش کە بریتە لە بڵاوکردنەوەی پۆستەرات و نامیلکەی تایبەت بە نەخۆشی کۆڤید-19 چۆنیەتی خۆپاراستن چۆنیەتی چارەسەرکردن چۆنیەتی کە لە خەڵک دوور بن و بەکارهێنانی دەماوک و ماسک و هاتوونێت ئێرە بۆ سەردانی و بۆ بینینی ئەو شوێنە کە پێکاتوە لە تاافگەی ئاو و شوێنی بەرزونزمی و بەڕاستی سروشتی کە زۆربەی شوێنەکانی کوردستان ئێستا دێنە ئەم شوێنە ئەو خەڵکی وەرزشەوان و شاخەوانی و خەڵکی ئاسایش کە دێن ئەم شوێنە زۆر سروشتی جوان لەبەر لە ئەنجامی داڕمانی ئاو و لافای ئاو دروست بووە کە ساڵانە گۆڕانکاریشی بەسەرا دێت. ئەم شوێنە خۆی بۆ خۆی شوێنێکی جوانە و سەرنجڕاکێشە لە کاتی هاوینە دیمەنێکی جوانێ فێنکە وەکو شوێنەکانی تنێک و شاقڕەوی بکەیت بۆیە ئەو کەسانە هێنە ئەیدە زیاتر سەرنجی شوێنەکە ڕیان لە کێشەیە وەکو ئاو هەواکەی لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەوە سوودێکی باشی لێبین کۆمەڵێ خەڵکەیە ڕاستی یەکەم جالێتی چی وەکو شاقڕەویشی چی وەکو ئەوەی گەشتەکە زیاتر کاڵێن بۆ توونی بابە لە شوێنەکانی تورە زیاتر ڕووی تێکەن و تێن بۆم شوێنە.